من زیاتر قسە دەکەم سەبارەت بە چۆنیەتی ڕزگارکردنی ئەم کەسانە ئەو کاتە چیان پێویستە و دواتر دەبێت چیان بۆ بکرێت. میوانێکی بەڕێزم لەگەڵا دکتۆر دەلین ئاکرێی پسپۆڕی خۆراک و قوتابی بۆردی دکتۆرای پزیشکی خێزانی. زۆر بەخێر بێت. زۆر سپاس. دکتۆرە، ئەم بوومەلەرزەی کە ئێستا لە تورکیا و باکووری کوردستان ڕووی داوە یەک هەفتەی بەسەردا تێدەپەڕێت. زۆرێک 752 کاتژمێر زیاتر خەڵکانێکی زۆر لە ژێر دار و پەردووی باڵەخانەکان جاماونەتەوە لە ڕووی تەندروستیەوە پێداویستی خۆراکەوە چۆن دەتوانن بەرگە بگرن؟ پێشەکی زۆر سپاس بۆ میوانداریتان. هاوخەمی خۆم دەردەبرم بۆ هەموو قوربانیانی ئەم کارە سەتە دڵتەزێنە هیوای زۆر چاکبوونەوە بۆ برینداران دەخوازم بە زووترین کات بچنەوە لای خزم و کەس و خۆشەویستەکانی و سوپاسیەکی بێپیان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم، وەزارەتی تەندروستی، وەزارەتی ناوخۆ کە دەستی هاوکاریان درێژ کرد لە پێش هەموو وڵاتێکەوە بۆ یەکەمین جار گەیشتە ئەم کارە سەتە و تا ئێستا بەردەوامن لە ڕزگارکردن لە یارمەتیدان و بەنسبەت مانەوەی خەڵک لەبن ئەو دەرو بەردە و ئەم بوومەلەرزە ئەمە شتێکی قەتعی نیە، شتێکی ڕێژەییە. زۆر فاکتەر هەنا زۆر عامل هەنا کە تاثیر دەکات ئەو کەسە بمێنێتە بۆ ماوەی چەند ڕۆژ. بۆ نمونە تەمەنی کەسەکە، ئایا تەمەنی کەسەکە چەندە؟ تەمەن بۆ نمونە منداڵێک فەرقە لەگەڵ گەنجێکی گیانێکی وەرزشی هەبیت لەگەڵ کەسێکی دان عەمر کە عەمری 6-7 ساڵە فەرقە. و دووەمینیش ئایا ئەم کەسە لە کاتی بوومەلەرزەکە بریندار بووە یان نە؟ برینی هەیە؟ ئایا برینەکە لەکوێ؟ لە دەستیە، لە پێیە، لە سەریتی؟ باشە. نسبەی برینداربوون و خوێنبەربوونی هەیە؟ ئایا خوێنبەربوون بەردەوامە؟ چونکە بۆ ماوەی چەند ڕۆژ لە خوێنبەربوون لەوانێت تووشی هەوکردن ببیت. باشە، زۆربەی ئەو کەسانە بە تایبەتی کە تەمەنیان بچووکە لە کاتی ڕزگاربوون یا بەهاناوچوونی تیمەکانەوە داوای ئای خواردنەوە دەکەن. ئەیە بۆ بریندار یا بۆ کەسێک کە ماوەیەکی زۆر لە ژێر و باڵەخانەدا مابێتەوە پێدانی ئاو تا چەندە پێویستە، چه ڕێژێک زەرەری هەیە یا ئەتوانێت ڕزگاریان بکات؟ ئەوەش دەمێنێتەوە سەر ئایا ئەو کەسە چەند ڕۆژە مایتەوە، ئەو کەسە شەکری خوێنی دابەزیوە، ئەو کەسە بۆ نمونە ئێستا لە کاتی زستانە هەمومان دەزانین دەرەجەی پلەی گەرمی چەند دەرەجەیەک لە ژێر سفرە تووشی هایپوثێرمیا دەبن، ئەوانە زیاتر پێویستیان بە ئاوا بە گەرمبوونەوە یا بە خوراکە. فەرقە زۆر جیاوازە. ئای ئەم کارەسەتەیەگە ڕوویدا بە لە هاوین بە لەوانەیە ڕێژەی مردن کەمتر ببایەوە. ئەم ئێستا کە وەزعەکە لەوانەیە منداڵێکی کەمتر لە سێمانگیان منداڵێک تەحملی ئەو وەزع نەکاتن. فەرقە لەگەڵ یەکێکی گەنج بیتن، یەکێکی دان عەمر بیتن کە 6-7 ساڵە یان نەخۆشی دیکەی لەگەڵە وەکو زەخت، وەکو شەکرەی خوێن، وەکو ڕەبوو ئێستا لەوانەیە کەوتو بێتە شوێنێکەوە هاتن و چوونی هەوا زۆر زەحمەت بیتن. لەوانەیە ئەوەش تەئسیر دەکات، لەوانەیە کەسێکی دیکە لە شوێنێک کەوتووە هاتوچووی هەوا هەیە یان ئاوێ هەیە کۆمەڵی خواردن هەیە، دەتوانانی ئەم کەسە زیاتر ببینی لەو کەسێکە لە شوێنێکە داخراوە ئۆکسیجین نییە، خواردن نییە، نەخۆشی دیکەی هەیە وەکو شەکرەی خوێن، ئەمری گەورەیە تەحملی ئەم جسمی بەرگەی ئەم کەش و هەوایە ناگریتن. باشە، زۆربەی و کەسانەی کە ڕزگار دەکرێن تەندروستیان تا ڕادێک جێگیرە، بەڵام دواتر پێویستە چیان بۆ بکرێت؟ هەم لە ڕووی پێداویستی و لە ڕووی خواردن و خۆراکەوە بۆ ماوە زۆرە دوور و درێژە بوومەلەرزە پێویستە یەکەم جار ئەمانە لەلایەنی دەرونیەوە لە خەستەخانەکان لیژنا بۆ تەشکیل بکرێتن، ئەمانە یارمەتیان بدرێتن. یەکەم تش پێویستیان بە خواردنە، بەدەبی بخواردن بدرێت پێیان بدرێتن بە وەکو فلوید ئەمە پێ دەڵێن پێیان بدرێتن و لایەنی دەرونیان چاک بکرێتەوە و خوێن بەربوونیان هەبی خوێن بەربوونیان چاک بکرێتەوە. ئەگەر هاتو ئەمانە ئەو هەوکردنە ئەم خوێن بەربوونە تووشی هەوکردن ببیدە بە عیلاج بکرێت بە زووترین کات، چونکە خوێن بەربوونە کو دەزانین و هەوکردن زوو کەسەکە تەحمل ناکاتن پێویستی بە ئەنتیبایۆتیک هەیە، یعنی شتە سەرەتاییەکان ABC بووی بکرێتن. باشە، لە 240 کاتژمێرەوە ئافرەتێکی دووگیان توانرا ڕزگار بکرێ، ئەمە ئەتوانین بڵێن معجزەیە ڕووی داوە یا لە ڕووی پزیشکیەوە دەکرێت بۆ ماوە دوور و درێژە کەسێک تەحمل بکات؟ وەکو باسم کرد ئەمە بەرگری کەسەکە دەمێنێتەوە لە بۆ ئەو هۆکارە دەرەکیانە. مەثەلەن ئافرەتێکە باری تەندروستی زۆر باشە، مەناعی زۆر باشە، تووشی خوێن بەربوون نەبوو، ئەم ئافرەت لەوانەیە لە شوێنێک کەوتووە هاتوچووی هەوا زۆر ئاسانە، تووشی خوێن بەربوون نەبووە، تووشی هیچ هەوکردنی نەبووە، شتێ هەیە لەوانەیە خواردنی هەبی لە شوێنە ئاوێک هەبیتن، فەرقە لەگەڵ کەسێکی دیکە لە شوێنێک کەوتووە داخراوە. باشە، فریاگوزاری سەرەتایی لە شوێنێک کە بوومەلەرزە لێ داوا بە تایبەتی لە نێو باڵەخانە ڕووخاوانەدا لەلایەن تیمە تەندروستیەکانەوە چۆن دەکرێت یارمەتی دەربێت بۆ ڕزگارکردنی گیانی ئەو کەسانە بە هەر حاڵەتێکی تەندروستی؟ ئەورێکی زۆر گەورەی هەیە فریاگوزاری سەرەتایی ABC. یەکەم جار هەوا ئۆکسیجین زۆر مهمە. دوای ئەگەر هەر نەزیفێک هەبوو، هەر نەزیفێک لە هەر شوێنێک دەبوو دەبی ڕابگیرێتن تەماشا بکەن ئایا ئەو نەزیفە ئەو خوێن بەربوونە
تووشی هەوکردن بووە یاننا دەبی هەوکردنەکە چارەسەر بکرێتن دەبی کەم جار نەخۆشەکە بگوازرێتەوە بوو نزیکترین نەخۆشخانە فریاگوزاری سەرەتایی بوو بکرێتن ئەو سێشتە هەوا خۆین بەربوون ڕابگرێتن هەر ئەوانەیە تووشی شکانێک شتێک ببی دەمە ئەوانە سەرەتایی ڕێک بکرێتەوە بۆی دەبیزنین تیمەکانی تەندروستی بیدایەت ئۆکسسیژینیان قیاس دەکەن هەوای ئۆکسسیژینیان دەدەنێ دوایی خوێن بەربوونەکان ڕدەگرێن دوایی تەماشا شکانێک دەکەن ئەمانە سەرەتایە ئەگەر لە کۆتایشتە لە بەڕێزت بپرسم ئەمە هەفتەیەک تێدەپەڕێت چەند ڕۆژی تر یا چەند کاتژمێری تری هیوا هەیە بۆ زیندومانەوەی کەسێک لەژێر باڵەخانە ڕووخاوە شتێکی ڕێژەیە وەکوتم لە بیدایەت لە سێ ڕۆژی یەکەم لە هەفتە دوو کاتژمێری یەکەم لە 150 دەتوانن بژین لەو بارود و خە سەختەدا بەڵام بۆ 7 ڕۆژ لەوانە 5 حتا 10 سەدەی بتانن بژین ئەویش وەکوتم زۆر هۆکاری دی دەرەکی هەیە تەسی لێ دەکا هۆکارەکان نەخۆشی دیکە لەگەڵی هەبیتن لەوانەیە لە دوای 7 ڕۆژ زۆر سەخت بیت زۆر ئەستەن بیتن کەسێک بتوانی بژی ئەمەش معجزەیە لەوانەیە نەفەرەکە بەخۆی شخصەکە بەخۆی نەخۆشی دیکەی نییە باری تەندروستی زۆر باشە وەکوتم لە شوێنێک کەوتو هەندێک هاتووجوی ئۆکسسیژین هەیە هەندێک خواردن و ئاو و ئەو شتانە هەیە ئەمە هەموو تەئسیر دەکەن بەڵێ بەڕێز دکتۆر دلی ناکرێ پسپۆڕی خۆراک و قوتابی بردی دکتۆرای پزیشکی زۆر سپاس سەرچاو زۆر بەخێر بێن